alay Suri soruşine da çakini Suri soruşine da çakini من باچکه نجرا والا سورم سرودی آشنبونه و روبادش من اخیری روبادش من اخیری بجلوت که یامانجی خمو بیرو مبستم لخباد وازناییم تا نبینم سرباستی برزلوت که یامانجی خمو بیرو مبستم لخباد وازناییم تا نبینم سرباستی منم alay سوری سرشینه دا چاکینی من باچکه نجرا والا سورم سرودی آشنبونه و روبادش من اخیری پشمرگی وشیارم ریگه سختم لریا چکید از بیری مشکم مجده دوا روزی پیا پشمرگی وشیارم ریگه سختم لریا چکید از بیری مشکم مجده دوا روزی پیا منم alay سوری سرشینه دا چاکینی من باچکه نجرا والا سورم سرودی آشنبونه و روبادش من اخیری دساوچی نکانم ورن ببین با یگلش بیگشینی نواجیم دوای بینی روژی را دساوچی نکانم ورن ببین با یگلش بیگشینی نواجیم دوای بینی روژی را منم alay سوری سرشینه دا شاکینی من باچکم لجرا والا سورم سرودی آشنبونه وم روبادش من اخیری شكوت گرانی و بیکاری سیمای سرمایه داری اما چینی کرکارین دژی سرمایه دارین داواکاری کرکار سلامتی شوێنی کار ئێمە چینی کرێکارین دژی سەرمایە دارین داواکاری کرێکار سەلامەتی شوێنی کار
بۆ ڕێپێوانی ڕۆژی قوربانیانی شوێنی کار و یەکیایار لە شاری سلێمانی کە کۆمیتەی یەکیایار ڕێکی خستووە. داواکاری شوێنی کار داواکاری شوێنی کار سەلامەتی شوێنی کار سەلامەتی شوێنی کار داواکاری کرێکار داواکاری کرێکار سەلامەتی شوێنی کار سەلامەتی شوێنی کار نان کار ئازادی نان کار ئازادی ئەمەنجە بۆ ئینسانی ئەمەنجە بۆ ئینسانی تێبینێت ئایاری کرێکاران ئایاری کرێکاران ئێمایە بۆ تێکۆشان ئێمایە بۆ تێکۆشان ئایاری کرێکاران ئایاری کرێکاران ئێمایە بۆ تێکۆشان ئێمایە بۆ تێکۆشان نان کار ئازادی نان کار ئازادی نان کار ئازادی نان کار ئازادی گرانی و بێکاری گرانی و بێکاری سیمای سەرمایەداری سیمای سەرمایەداری گرانی و بێکاری گرانی و بێکاری سیمای سەرمایەداری سیمای سەرمایەداری ئێمە کرێکاری دژی سەرمایەداری دژی سەرمایەداری ئێمە چینی کرێکاری ئێمە چینی کرێکاری دژی سەرمایەداری دژی سەرمایەداری نان کار ئازادی نان کار ئازادی نان کار ئازادی نان کار ئازادی راس بين النملة شغالة من تا نخوتها خلا بردرمين ئێمە چینی کرێکاری دژی سەرمایەداری
ئێمەچینی کرێکاری دژی سەرمایەداری زنگی بردم نزنم ملایی گرانی و بیکاری سیمای سرمایه‌داری گرانی و بیکاری سیمای سرمایه‌داری نانکار آزادی نانکار آزادی نانکار آزادی اونگی خوار موجی دریای کرکار دجی سرمایه اولیه یاد سربو بخن من شقام شاراد شقی برطلای سرمایه داراد زنجیری کنی دارم سالا دبشو جادو حکمی بطالا کرکاری هدوین میگن همین هنکارا انسانی خلقت زفاره همه دریارا دریاری روزی جوی یارا نکیه یارا گریم کارا بیجیهان یک گریم سربین چارا روز داداش او گریم داداش او گریم سربین چارا روز داداش او گریم
برهم هنری بزیوی انسان پرولیتاریام چینی شورشوار سال و سجار کوتم و استام دیسان قایم در استام و استام شورشی مازنی اکتبری خیلی شورشی من بوره بازیرینی هاتوين ميكا أبن هنكارا إنساني خلقا ستصار أبن أما دريارا درياري رجية كي يارا كي يارا كريم كرا من جهان يكرم سرفين جارا نزدادات فوقرم دادات فوقرم سرفين جارا نزدادات فوقرم البصار زينم روشنتر أكام لبو رباري خم حذر أكام همو صالكي شوالي أيار هالي دبجيرم قشت سكوتي بار امپرياليزمو فرصت پرستن كپيان وابو ميجويان وستان هاتوين ميكا أبن هنكارا إنساني خلقا ستصار أبن أما دريارا درياري رجية كي يارا كي يارا كريم كرا من جهان يكرم سرفين جارا نزدادات فوقرم دادات فوقرم سرفين جارا نزدادات فوقرم سنو نام گری لسرم مرزا سرمایه داری دین ملزا دلر زنگا شارو نکاسو یک دگری لدور آلی سوری خوب پشتم بگرن و دست خنادسه براو سوسیالیم روزا ابسته هاتوين ميكا أبن هنكارا إنساني خلقا ستصار أبن أما دريارا درياري رجية كي يارا كي يارا كريم كرا من جهان يكرم سرفين جارا نزدادات فوقرم دادات فوقرم سرفين جارا نزدادات فوقرم یەکی ئایار ڕۆژی جیهانی کرێکاران، ڕۆژی بەرەنگاربوونەوەی ناعەدالەتی، ڕۆژی ڕوبەڕووبوونەوەی جیهانی سەرمایەداری بەرز ڕادەگرین. بەڕێزان، بە ناوی کۆمیتەی مەراسیمی یەکی ئایار بە خێراتنتانەکەین. مەراسیمەکەمان بە یەک خولەک وەستان و ڕاگررتنی بێدەنجی بۆ ڕێزلێنان لە قوربانیانی شوێنی کار و هەموو کەسانەی گیانیان بەخت کردووە لە پێناو ڕزگاری ئینسان و چینی کرێکار بە سرودی نێونەتەوەی چینی کرێکار دەست پێەکەین.
بەڕێزان بەڕێزان بەیاننامەی کۆمیتەی مەراسیمی یەکی ئایار لەلایەن هاوڕێ عەلی مەحموود دەخوێنرێتەوە. با فەرمێن. عەلی مەولود دەمیشۆ دەستان خۆش. ئامادەبوانی بەڕێز بە بۆنەی یەکی ئایارەوە پیرۆزبایی گەرم لە هەموو کرێکارانی جیهان و بە تایبەت کرێکارانی کوردستان دەکەین و ئێوەش بەخێر بێن سەرچاو ئەزیێتتان کێشاو هەرکوو ماندووبوونی ئێوە مای دڵسۆزی وەفاداری بۆ کرێکاران و ماندووبوونیان. یەکی ئایار سیمبولی بەرەنگاری و تێکۆشانە بۆ ئازادی و یەکسانی. ڕۆژی جیهانی کرێکاران ڕۆژی هاوپشتی و هاوخەباتیە بۆ ئازادی و یەکسانی. ڕۆژی ئەو بەشە لە مرۆڤەکانە کە ڕۆڵی گەورەی بینیەوە لە پێشکەوتنی هەمەلایەنەی کۆمەلگاکان و لە ئەنجامی کار و ماندووبوون و خەباتی ئەوان ژیان بەرهەمدێت و خۆشگوزەرانی و حەسانەوە بەدی دێت. ڕۆژی ئەو چینەیە لە مێژووی نزیکدا کە زۆرترین خەبات و تێکۆشانی کردووە لە پێناوی باشترکردنی ژیان و دادی کۆمەڵایەتی و نەهێشتنی جیاوازیەکان و لەو سۆنگەیەوە قوربانی زۆری داوە. بەڵام نە بە گوێرەی ماندووبوون و بەشداری لە پرۆسەی بەرهەمێنان و بنیادنانی ژیاندا و نە بە گوێرەی دەستکەوتەکان بەهرەمەند نەبووە و ژیان و بژێوی و حەسانەوەی لە چاو زۆریدا هات و سامانی گشتی زۆر لە خوارەوەیە و هێشتا بۆ بەڕێوەچوون و بەردەوامی ژیان دەبێت زیاتر لە 8 کاژمێر کار و هەندێک جار زیاتر لە کارێک بکەن ئەویش ئەگەر شانسی دەستکەوتنی کارێکیان هەبێت. ئەگەرچی بەهۆی پێشکەوتنی پیشەسازی و تەکنۆلۆژیا و چوونەسەری توانای بەرهەمێنان و زیادبوونی لێوەشاوەیی لە زیادکردنی بەرهەمدا دەستڕاگەیشتن بە داهات و بەروبووم و ئاسانتر بووە. بەڵام هێشتا ژیان و کاری کرێکاران و چینەکانی خوارەوە مسۆگەر نییە و هەڕەشە لەسەر کاردەرکردن و لێگرتنەوەی موچە مەترسیەکی هەمیشەییە. هەموو قەیرانە ئابوووریەکان کە هەر چەند ساڵ جارێک ڕوودەدەن باجەکەی ئەوان دەیدەن و ئاگری هەموو جەنگەکان لەسەر لاشەی ئەوان و ڕۆڵەکانیان دەکوژێتەوە و ئەوان بێکار و ئاوارە و ماڵوێران و نانبراو دەبن. ئەم ناتەبایی و دژیەکێ لەگەڵ ژیان و بەرژەوەندی زۆرینەی خەڵک مەسەلەیەکی ڕاگوزەر و خراپ بەکارهێنانی دەسەڵات نییە، بەڵکو ماهیەت و شوناسی سیستەمی سەرمایەداریە کە تێیدا بەرهەمهێنەر دەسەڵاتی بەسەر بەرهەمەکەی خۆیدا نییە. بەرهەمهێنان بە شێوەی کۆمەڵایەتیە بەڵام خاوەندارێتی تایبەتی و لە چنجی کەمینەیەکی سەرمایەداردایە. زۆربوونی بەرهەم بەهۆی ئاژاوی بەرهەمهێنانەوە نابێت بە خۆشگوزەرانی بۆ هەمووان و جیاوازی چینایەتی قوڵتر دەکاتەوە. کار لە سای ئەم سیستەمەدا بووە بە هۆکار و سەرچاوی پیسکردنی ژینگە. بەرهەمهێنانی زێدەبایی بووە بە پێشمەرجی سەرەکی دەستکەوتنی کار. ئەم سیستەمە ئێستا گەیشتووە بە بەربەرەتی خۆی بە چنگ و ددان پەلاماری کۆمەلگا دەدات و بێکاری و نادادی شەڕ و نائارامی هەڕەشەی بەردەوام بوون بە دیاردەی ئاسایی. گەشەی پیشەسازی و بازرگانی و ئاڵوێرکردن ئارەزووی ئەم سیستەمەی بۆ چەوساندنەوە و ستەمکاری زیاتر کردووە. سیاست و بەڕێوەبردن و بڕیاردان کراوە بە مافی کەمینەیەکی مشەخۆر و خەڵک لە بڕیاردان بێبەش کراون. ئازادیەکان و مافە بنەڕەتیەکانی مرۆڤ لە سای قازانجپەرستی دابوون بە جارنامەیەکی بێناوەرۆک. هیرارکێت و پلەبەندی کۆمەڵایەتی و هەڵاواردن کراون بە بنەمای سەرەکی ژیان. لەسەر دابەشکردنی جیهان و ناوسەی نفوس ئاسایشی جیهان بەگشتی کەوتۆتە بەردەم هەڕەشەی جەنگەکانەوە. ئامرازەکان و شێوازەکانی کوشتن و چەکی خێرا و کۆکوژ و وێرانکەر تا ئاستی مەترسیدار پێش خراون و کۆمەلگا خراوەتە دۆخی جەنگی هەمیشەیی. ئەم سیستەمە مەترسی لەسەر کۆی ژیان پێکێناوە. ناکۆچی بنەڕەتی هەیە لەگەڵ ژینگە و بەختەوەری گشتی. نایەوێت و ناهێڵێت کۆمەلگای بەشەری بەحەزێتەوە و ئارام بگرێت. تەنانەت سروشت و ژیانی دەرەوەی مرۆڤیش جیرۆدەی بەرژەوەندیە سیاسی و ئابوووریەکانی ئەو بووە. لیبرالیزم و دیموکراسی پەرلەمانی و دەنگدان و هەڵبژاردن کە دیارترین شانازی ئەو سیستەمەن تەنها ناوێکی نەرمترن بۆ بەڕێوەبردننی ئەو ستەمکاری و دیکتارۆتی و قۆرخکاری و بربەرێتی بە ناوی دیموکراسی و ئازادی تاک و مافی بەشداریکردن لە سیاست ئەنجامی دەدات. سەرمایەداری هەمیشە بەشێک لە تواناکانی خۆی لەو پێناوەدا خستۆتە گەڕ کە ژمارەی کرێکارانی لەسەر کار کەم بکاتەوە. ئەمە نەک بۆم کەمکردنەوەی چەسانە و ستەمکاری بەڵکو بۆ سەختترکردنی هەلومەرجی کارکردنی کرێکاران و ترساندنیان بەوەی کە بێکاران بە حەقدەستی کەمتر ببن بە کۆی لی کاری بکرێ.
ئەمە لەشکرێکی فراوانی لە پراوێز خراوان پێکێناوە و زنجیری ستەمکاری سەر بەشەکانی دیکەی تونتر کردوێتەوە و بەو هۆیەوە چینی کرێکار لە ناو ژنان و لاوان و فەرمانبەران و هەژاران و کشتیاران و بێخان و لانەکان و ئاوارەکان و تا دوایی کەمایەتی ستەم لێکراوەکان هاوخەبات و هاوچارە نووسی زۆری بۆ پەیدا بووە و هەموو ئەوانە بەرژەوەندیان لە نەمانی ئەو سیستەمەدا هەیە. لە کۆمەلگای عێراق و کوردستان بە هۆکاری خۆی و بابەتی دۆخەکە خراپترە لە ساحەی سیاست و بەرژەوەندی ئیمپریالیزمی جیهانی و ناوچەیی پشکێنەی نەتەوەی و تایەفەگەری و ئاینی باڵی بەسەر ئابووری و سیاستدا کێشاوە. کۆمپانیا حیزبەکان و میلیشیاکانیان دەستیان بەسەر کۆمەلگادا گرتووە و ئەوەی پێی دەڵێن حکوومەت و دەوڵەت لە دامەزراوەیەکی شکلی و سەر و خەڵکی واوەتر نییە کە کاروباری حیزبەکان و کۆمپانیەکانیان ڕای دەکات. دەسەڵات بێشەرمانە خۆی پێش لەشکری و چاوساغی بۆ وڵاتانی داگیرکرد دەکات. دزی و گەندەڵی و تاڵانی هەموو بواریی گرتووەتەوە. دابشکردنیەکی ئەو پەڕینە عادیلانە لە داهات و سامان بەڕێوە دەچێت. بەشی کرێکاران و خەڵکی زەحمەتکێش هەژاری و برسێتی و بێکاریە. کارەبا و ئاوی خواردنەوە و خزمەت گوزارێ گشتیەکان و بیمەکان لە ئاستی نەبووندان. هیچ جۆرە یاسایەک لە ئارادانیە مافەکانی کرێکاران و بێبەشان بپارێزێ. بۆ چەسانەوەی کرێکاران و لەسەر کاردەرکردنیان دەستی خاوەنکار و کۆمپانیەکان بە تەواوی ئاوەڵایە و بۆ بەرژەوەندی ئەواندەیان یاسا دەرچوێنراوە و هەموار کراوە لە بەرامبەر بێمافەکانی چینی کرێکار و زوڵم و ستەمی بۆرژوازی توێژە چەسا و هەژارەکانی کوردستان و عێراق بێدەنگ نەبوون و بە شێوەی جۆراوجۆر ناڕزایەتیان دەربڕیوە و بەرەنگاری و تێکۆشانیان کردووە بە دژی سیاسەتی برسیکردن و نەدانی موچە بە دژی بێکارسازی و گەندەڵی و تاڵانی و بڕۆی داهات و سامانی گشتی ڕاوەستاون و ئەو دەسەڵاتە و ئەو شێوە لە حکومڕانیان و شیارانە ڕەت کردوێتەوە. بەڵام ئەم خەباتە و ئەو ناڕزایەتیانە پێویستی بە ڕێکخراوبوونی زیاترە پێویستی بەوەیە هەموو چین و توێژەکان خواست و مافەکانی خۆمان گەڵاڵە بکەین و یەکگرتوانە لە پێناوێندا تێبکۆشین. لە دنیای سەرمایەداری ئەمڕۆدا کرێکارانی کوردستان بەشێکی جیانێکراوەی ئۆردوکارن. لەم سۆنگەیەوە بەرژەوەندی و چارەنووسیان گرێدراوە بە خەبات و تێکۆشانی چارەنووسانیان لە جیهان و ناوچەکە و عێراق. هەر بۆیە هاوپشتی و هاوخەباتی کرێکارانی کوردستان لەگەڵ بەشەکانی چینی کرێکاردا لە دۆخێکدا کە جەنگ و نەئارامی یەخەی بە کۆمەلگای بەشەری گرتووە لە هەموو کات زیاتر بۆتە پێویستێکی حیاتی. ئەڵقەی ئەسلی خەبات و بەرەنگاری لەژێر هەلومەرجی مەوجود لێدانە لە خودی سیستەمی سەرمایەداری و ڕزگارکردنی کۆمەلگا لە چەسانەوە و ستەمکاری و ئەمەش کاتێک بەدی دێ کە سیستەمی چینایەتی و کاری بەکرێ هەڵوەشێتەوە و نەمێنێت. دووبارە چینی یەکی ئایار لە هەموو لایەکتان پیرۆز بێت. ستەم خۆش. بەڵێ وەکو گوێبیست بوون بەنامەی سرودیەکی ئایان لەلایەن سرود پێش مامۆستانە جم پێشکەشەکرێ بابکەن. ماشینە بەعام وەری هەمووان باشترە. سەرمایەداران بورژواکان ئەی ئەوانەی وان لەسەر و هەمومانەوە ژین خۆ دەریا لە ئێمە برسیتر نییە ئەم هەموو شیرەی لە دەمەکەن خۆ دەریا لە مناڵەکانی ئێمە جوانتر نییە ئەو هەموو گەنمەی لە دەمەکەن خانووی سەرمان و جەنگی ئەسێرانمان ناوێ ئێمە لەسەر زەوی نان و خان و ئازادی و یەکسانی و ژینی ئینسانمانەوێ ژینی ئینسانمانەوێ. شێکمان هەڵگیزان یەکگرن بە بیر و باز و کرێکارانی جیهان با خەبات و کۆڵەتانمان شۆڕشێکمان هەڵگیزان یەکگرن بە بیر و باز و کرێکارانی جیهان ئەمڕۆ ڕۆژی یەکی ئایانە ئێمە
من دیارە ئاسۆی ئازادی ڕزگاری چینی کرێکاران چاڕی مەرگی سەرمایەداری ئەمڕۆ ڕۆژی یەکی ئایارە من دیارە ئاسۆی ئازادی ڕزگاری چینی کرێکاران چاڕی مەرگی سەرمایەداری جیهانی یەکسانیە خۆڵتێنی دەسەڵاتی کرێکاری بە خەباتە دەستێنی تێیە کۆشی تا جیهانی یەکسانیە خۆڵتێنی دەسەڵاتی کرێکاری بە خەباتە دەستێنی بە نان و بەکار و ئازادی سەرفرازە چینی کارگەران مافی ئینسان دەستە بەردەکەی دەنگمە ناگەهێنی با جیهان بەنان و بەکار و ئازادی سەرفرازە چینی کارگەران مافی ئینسان دەستە بەردەکەی دەنگمە ناگەهێنی با جیهان یارین کرێکارین لە کەشکردندا کارگەرین بۆ نەمانی ستەمکاری پێشڕەوین و ڕابەرین جوت یارین کرێکارین لە پێشکەوتندا کارگەرین بۆ نەمانی ستەمکاری پێشڕەوین و ڕابەرین بۆ شۆڕژێکی نوێ تاک و خۆری ئازادی هەڵێ بە یاسایەکی بەرابەری جیهان هەمووی ئاسوودە دەبێت ڕابەرین بۆ شۆڕشێکی نوێ تاک و خۆری ئازادی هەڵدێت بە یاسایەکی بەرابەری جیهان هەمووی ئاسوودە دەبێت بژی کرێکار بۆ هەتایە بمرێ نظامی سەرمایە کرێکاران زەحمەت کێشان ئەوەڵی مانگی مەی ڕۆژی جیهانی چینی کرێکار بەڕێوەیە لەم ڕۆژەدا بەدەیان ملیۆن ئینسان لە گۆشە و کەناری ئەم جیهانە بەرینە لە هەر 5 قاڕەی دنیا دەڕژێنە سەر شەقام و کۆڵان و مەیدانی شارەکان ملیۆنها دەستی ڕەش و سپی و زەرد لە یەک هەڵدەپێکرێت و دەستی بەهێزی ملیۆنها ژن و پیاوی یاخی بوو لە سەرمایەداری ئاڵای سوور ڕادەشەکێنن ئەرتەشی جیهانی کرێکاران لە شەقامەکان ڕێژە دەڕۆن بە زمانی جۆرا و جۆر بەڵام بە یەک ئاهەنگ سرودی هاوخەباتی چینی کرێکار سرودی ئەنتەرناسیۆناڵ دەخوێن و زەنگی مەرگی سەرمایەداری لێدەدەن لەم ڕۆژەدا سەرمایەداران و چینەدارەکان خەونی ناخۆشی نەمانی خۆیان دەبینن دەوڵەتەکان ئەرتەش و پۆلیس و دەستگای سیخوڕی و جاسووسیان لە دژی کرێکاران بەسیج دەکەن و لە ئامادە باشدا ڕایان دەگرن لەم ڕۆژەدا جیهان لە دوو ڕیزی جیاوازدا ڕادەوەستێت ڕیزی کار و ڕیزی سەرمایە لە ڕیزی سەرمایەدا
دنیای سەروەت و سامان و دەوڵەمەندی، دنیای تەیار بە چەک و ئەرتەش و جەبەخانەی شەڕ، دنیای سەرکت و سیخۆڕی و جنایەت، دنیای شەلاق و ئەشکەنجە و زیندان، دنیای کەشیش و ئاخوند و ڕۆزەخوێن ڕیز دەبەستن. بەڵام لە دنیای کاردا ڕەش و سپی و زەرد، دەستی قەڵەشا و پێی پەتی و گیرفانی خاڵی ئینسانی چەوساوە و ئاوارە و ستەمدیدا، بەرهەمهێنەرانی هەموو سەروەت و سامانەکانی ئەم جیهانە شەریفترین مرۆڤەکان ڕاوەستاون. ئەمڕۆ لە نێوان ئەم دوو چینەدا نەبەردێکی مان و نەمان بە بەرینایی ئەم جیهانە لە ئارادایە. دەبا چینە چەوسێنەرەکان بەرامبەر بە شۆڕشی کۆمۆنیستی سەر تاپایان بێتە لەرزین. کرێکاران لەم نێوەدا بێجگە لە زنجیرەکانیان هیچ لە دەست نادەن، بەڵام جیهانێک بەدەستێنن. کرێکارانی جیهان، کرێکارانی ئێران، کرێکارانی کوردستان، با بۆ بەدەستهێنانی ئەو جیهانە نوێیە یەک بگرین و تێبکۆشین. بەڕێزان، کۆمیتەی مەراسیمی یەکی ئایار یادداشتێک ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بۆ حکوومەتی هەرێمی کوردستانەکە. ناوەرۆکی یادداشتەکە لەلایەن هاوڕێ پۆڵا ئەحمەد دەخوێنرێتەوە. بفەرموو. بەڕێز سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان، وەزارەتی کار و کارەباری کۆمەڵایەتی، سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان، یادداشتنامەی کۆمیتەی یەکی ئایار سەبارەت بە داخوازی کرێکاران. دوای سڵاو، ئاشکرایە کرێکاران و هاوڵاتیانی کەم دەرامەتی کوردستان لە دۆخێکی سەخت و کاری ژیاندان ڕاگیراون سەرەڕای گرانی و بێکاری و کەمی خزمەت گوزاریەکان. حکوومەتی هەرێم باری ناهەمواری ئابووری کوردستان بەسەرشانی ئەواندا شکاندوتەوە. لە هەرێمی کوردستان جگەلەوەی یاساکارێکی پێشڕە و گونجاو لە ئارادا نییە، تاکو لایەنی کەمی مافەکانی کرێکاران بەڕەسمی بناسیێت و پارێزگاریان لێ بکات. هاوکات دەستی خاوەنکار و کۆمپانیەکان بە تەواوی ئاوەڵایە بۆ چەوسانەوەی کرێکاران و بڕیاردانی یەکلایەنە بەسەریاندا. ئێمە لە کۆمیتەی یەکی ئایاری 2022 بە مەبەستی باشکردنی دۆخی کار و ژیانی کرێکاران و خەڵکی کەم دەرامەت لە 28 مانگدا کە ڕۆژی ڕێزلێنانە لە قوربانیانی شوێنی کار و هاوکاتە لەگەڵ ڕۆژی جیهانی کرێکاران، ئەم ڕێپیاوانێکمان بەڕێخستووە. بە ئەرچی خۆمانمان زانیوە کە کۆمەڵێک خواست و داواکاری لەم یادداشتەدا بخەینە بەردەم بەڕێستان بە مەبەستی بڕیار لە سەردان بۆ ئەوەی بخێنە بەرنامەی کاری حکوومەتی هەرێم و وەزارەتی کارەوە. داواکاریەکان: یەکەم، دانی موچە لە کاتی خۆیدا بەبێ لێبڕین و گەڕانەوەی موچە پاشەکەوتکراوەکانی موچەخۆران. دووەم، لایەنی کەمی موچە زیاد بکرێ کە لەگەڵ گرانی ژیان و خێزانە کرێکاریەکاندا هاوسەنگ بێت. سێهەم، کاردانەوەی کاراکردنەوەی پلە بەرزکردنەوە بۆ کرێکاران و کارمەردان، هەروەها خەرجکردنی قازانجی ساڵانەی کارگەکان و دانی دەرماڵەکان. چوارەم، هەڵوەشانەوەی گرێبەستی کاتی بە هەمیشەیی و کردنی گرێبەستەکان، کاریان بیمەی بێکاری بۆ گشت ئەوانەی ئامادە بەکارن بێ جیاوازی دابین بکرێ. شەش، ڕۆژی یەکی ئایار بکرێتە پشووی فەرمی بۆ سەرجەم کرێکاران. حەوت، دابینکردنی خزمەت گوزاری تەندروستی بێ بەرامبەر بۆ هەمووان. هەشت، دەست بەسەرکردنی خزمەت گوزاری وەک ئاو و کارەبا، خوێندن، پاکردنەوەی شار بێ بەرامبەر بۆ وڵاتیان. نۆ، کرێکارانی بیناسازی خانەنشینی بیانگرێتەوە و لە یاسای هەفتاویەکی ساڵی 87دا جێگای بکرێتەوە. دا، بەڕەسمی ناسینی ئازادی ڕێکخراوبوون بۆ کرێکاران. یانزە، دابینکردنی سەلامەتی شوێنی کار و
قەرەبوونکردنەوەی خێزانی ئەو کریەکارانەی بەرکەوتەی ڕووداوەکانی شوێنی کارن. 12 دەسەبەرکردنی هەلی کار بۆ دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان. 13 کریەکارانی ژینگە پارێز کێشەی نەدان و کەمکردنەوەی موچەکانیان چارەسەر بکرێت. 14 ناچارکردنی خاوەنکارەکان تاوەکو لە بەرامبەر کرێکاراندا یاسای ژمارە 87 جێبەجێ ببێ و خۆیان نەدزنەوە لە یاساکە. 15 سەیفتی بکرێتە بنەمای کاری کرێکاران و جێبەجێ بکرێت بە مەبەستی پاراستن لە ڕووداوەکان. 16 وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی چاکردنی ژیانی کرێکاران لە ڕووی ئابووری کۆمەڵایەتیەوە لە ئەستۆ بگرێت. 17 هاوکاری و ئاسانکاری بۆ کرێکارانی هاتوو هاتە بیانی لە کاتی هەبوونی هەر کێشەیەک و کاری یاسایی. لە کۆتاییدا پێتان ڕادەگەێنین لە 6 ساڵی ڕابردوودا زیاتر لە 250 کرێکار بۆتە قوربانی. کۆمیتەی یەکی ئایر. دۆسپاس. بەڕێزان وتەیەک لەلایەن ڕێکخراوی کرێکارانی بیناسازی پێشکەشەکرێ لەلایەن وەستا مستەفا سکرتێری ڕێکخراوەکەەوە بخەن. دەستخۆش زۆر سپاسان دەکەم. هاوڕێیانی کرێکاران و ژنان و پیاوان و هەڵسوڕاوانی بزوتنەوەی کرێکاری سەرەتا پیرۆزبایی یەکی ئار و ڕۆژی هاوپشتی خەباتی جیهانی چینی کرێکاران لێیەوە و لە کرێکارانی سەرانسەری جیهانی دەکەین. ئەمڕۆ ڕۆژی ناڕەزایەتی بە کۆمەڵی کرێکاران لە دژی نیزامی چەوسەنەر و سەرمایەداری حاکمانەی پارێزەرانی ئەم نیزامە دژی ئینسانیە. هاوڕێیان و کرێکارانی ئامادەبووان و بەڕێزان، ئێمە لە سایەی کاری بەکرێدا یەک گرفت و یەک بەرژەوەندی هاوبەشی کۆمان دەکاتەوە، ئەویش خەباتی هاوبەش و لە پێناوی ڕزگاربوونی لە سیستەمگەری سەرمایەداری مێژوو شاهیدی ئەوەیە کە هەموو ئەو دەستکەوتانەی کە هەر لە سەرەتاوە لە سەرهەڵدانی سەرمایەداری تا ئەمڕۆ بەدەستهاتووە تەنها و تەنها بە خەبات و تێکۆشانی ئێمەی کرێکار بووە ئەو خواست و داوایانەشی کە تا ئێستاش لە کوردستان و لە جیهاندا بەدەست نهاتووە و کرێکاران داوای دەکەن دیسانەوە هەر بە خەبات و ڕێکخراوبوون و کرێکاران دەتوانین بەدەستی بێنین. تەنانەت ئەو دۆخەی خەیرانگتووی ئێستا کە بە هیچ جۆرێک چاکسازی هەڵناگرێ مانەوەشی ماڵوێرانی و زیاتر بەسەر کرێکاراندا دەدەسەپێنێ و دیسانەوە هەر بە خەبات و تێکۆشان و وشیاران و یەکگرتوانی کرێکاران دەتوانین تێیپەڕێنین. کرێکارانی کوردستان بەگشتی و کرێکارانی بیناسازی کە لە ژێری سایەی دۆخێکی سەخت و کار و ژیاندا ڕاگیراون، ساڵێک پڕ لە دەرد و مەینەتی تێدەپەڕێ بە تایبەتی کە حکومەت و خاوەن کۆمپانیەکان بێدەربەستانە کرێکارانی ڕاکێشاوەتە نێو وەلومەردێکی دژوار و کاروبار و دانی مافیان ناداتێ، دان بە خواستەکانیان نانێ. ئەمەش خەباتی کرێکارانی سەختی دژوار کرد و خودی نەبوونی یاسای کار لە هەرێمی کوردستان بە دوای 30 ساڵ لە دەسەڵاتی خۆماڵیدا بەسە بۆ ئەوەی کە بڵێن کرێکارانی کوردستان سەملێکراوترین بەشی کۆمەلگایە. تەنانەت خودی ئەوەی کە ساڵانە ژمارەیەک لە کرێکاران دەبنە قوربانی لە ڕووداوەکانی شوێنی کار ئەو ڕاستیە دەسەلمێنێ کە ژیانی کرێکارانی کوردستان لە بەردەم چ مەترسیەکی گەورەدایە. بەڵام سەرەڕای ئەم دۆخەی ئێمە کرێکارانی کوردستان ڕادەوەستین و هەمیشە ناڕەزایەتیمان بەرامبەر ئەم دۆخە دەربڕیوە. ڕێکخراوی کرێکارانی بیناسازی کە هەمیشە لە ڕیزی پێشەوەی خەباتدا بووە بۆ داکۆکیکردن لە کرێکاران و مافی خواستەکانی تێکۆشان تا کرێکاران یەکگرتوو و شیار بکاتەوە و ئەم ڕۆژ کە لێرەدا بۆ بەرزڕاگرتنی یەکی ئار و ڕێزلێنان لە گیانی قوربانیان ڕووداوەکانی شوێنکار کۆبوونێتەوە. ئەو پەیامە ڕادەگەێنین کە کرێکاران تەنها بە یەکگرتووی و ڕێکخراوبوون و خەباتی خۆیان دەتوانن دۆخی کار و ژیان و باش بکەن بۆ داخوازیەکانیان بەدی بێنن. ئێمە لەسەر ئەم ڕێبازە بەردەوام دەبین. جارێکی تر سەری ڕێز لە بەردەم ژیانی زەحمەت و هەموو ئەو کرێکارانەدا دادەنێنین کە بۆ بەدەستێنانی نان و بجێوی لە ڕووداوەکانی شوێنکاردا گیانیان لەدەستداوە. هەروەها
ئەوانەشی کە لە خەباتکردندا لە پێناوی کاران و بەدیێنانی داخوازیەکان بژی یەکی ئایار سەرکەوێ خەباتی کرێکاران لە پێناوی دنیایەکی باشتر ڕێکخراوی کرێکارانی بیناسازی ئاماری قوربانیانی ئەم چوارمانگە ڕاگەین ڕاگەاندنی ئاماری ساڵانی قوربانی ڕووداوەکانی شوێنی کار ئامادەبووانی هێژە ئەمڕۆ ئێمە وەک شکۆدارکردنی یەکی ئایار و ڕۆژی هاوپشتی چینی جیهانی کرێکاران لێرەدا کۆبووینێتەوە هاوکات لەگەڵ ڕۆژی جیهانی قوربانیاندا ڕووداوەکانی شوێنی کار بێگومان جەنگی شاراوەی ڕانەگەێراوی دەسەڵاتی سەرمایەداری کۆمپانیەکانن لە دژی کرێکاران هەر ساڵە ژمارەیە قوربانیان لە کرێکاران دەسێنێ کە دیارە هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ نەبوونی مەرجەکانی سەلامەتی شوێنی کار ئەو دۆخە سەختەی کە کرێکاران کاری تێدا دەکەن سەرمایەداران و خاوەن کۆمپانیەکان لە پێناوی بەرژەوەندی قازانج پەرستانەیان خۆیان لە دابینکردنی پێداویستەکانی سەلامەتی شوێنی کار دەدزنەوە گیان و جەستەی کرێکاران لە بەردەم مەترسیدا دادەنێن ئەوەی لێرەدا دەیخوێنینەوە ئاماری قوربانیانی 4 مانگی ڕابردووی ئیمساڵە کە بەشی ڕاگەیاندنی ڕێکخراوی کرێکارانی بیناسازی ئامادەی کردووە بەداخەوە ئامارەکانی قوربانیانی ڕووداوی شوێنی کار لە 4 مانگی ڕابردووتە لە بەرواری 1/1/2022 تا 24/2022 کرێکارگیانیان لەدەستداوە ئەمە وێ ڕایژمارەیەکی تر لە کرێکاران کە بریندار بوون هۆکاری نەزانراوە ڕووداوەکانیش کە ئەم ژمارەیە لە کرێکاران گرتوۆتەوە قوربانیان بەوەی بەرکەوتنی بەکارەبا کەوتنە خوارەوە سووتان داڕمانی بینا موادی ئامرازەکانی کار یخنکاندن و ڕقبوونەوەی ڕووداوەکان شایەنی باسە لە نێو لەناو ئەم ژمارەی قوربانیانەدا حەو کرێکار لە کرێکارانی هاتووبوونیان واتا خەڵقی دەرەوەی هەرێمی کوردستان بوون بەشی ڕاگەاندنی ڕێکخراوی کرێکارانی بیناسازی لە کوردستان بژی یەکی ئایار پیرۆز بە یەکی ئایار. بەڕێزان وتاری ڕێکخراوی سربەخۆی شۆفێرانی گشتی لەلایەن هاوڕێ کۆساڵان حەمەڕەشید. بەڕێزان بەخێر بن پیرۆز بێت یەکی ئایار ڕۆژی گەشەدانی هاوخەباتی چینی کرێکارە ڕۆژێکی پرشنگدارە لە تێکۆشانی ڕەوای هاوپشتی چینایەتیە ئێمەی کاسبکاران و شۆفێران و کرێکاران و بێکاران و چەساوەکانی کۆمەلگا کە زۆری نەپێک دێنن بەڵام بەهۆی زاڵبوونی دەسەڵاتێکی نایەکسان و سیستەمێکی چەوسێنەر کە زۆری نەمان لە ژیانێکی پڕکێشە و نەبوونی موچە و بیمەی تەندروستی و سەلامەتی لە ناو بێکاری و هەژاری و گرانی و بەرزبوونەوەی نرخی کەلوپەلەکان و سوتەمەنی و نەبوونی خزمەتگوزاری شارستانتیدا دەژین کەمینەیەکی کۆمەلگاژ وەک بەرپرسانی دەسەڵات و هەندێک لە حزبەکان لە ژیانێکی خۆشگوزاران و شاهانەدا دەژین ئێمە لە یەکی ئایەدا داوا لە خەڵکی کوردستان دەکەین کە پشتگیری خواست و داواکارەکانی ئێمەی شۆفێران و کرێکاران و بێکارانی کۆمەلگا بکەن داوا لە دەسەڵات و حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین دەست بەجێ ئەم داواکارانەمان بۆ جێبەجێ بکەن یەکەم دابینکردنی بیمەی سەلامەتی و تەندروستی بۆ ئەو شۆفێرانی کە لە هیچ شوێنێک موچەیان نییە دوو دابینکردنی بوچەی خانشینی بۆ شۆفێرانی بەساڵاتچوو سێ نرخی بنزین بکرێتە 500 دینار و سنوورداوکراو بێ چوار کردنەوەی بنزیخانە حکومیەکانی کردی گشتی پێنج نۆژنکردنەوەی ڕێگەی هاتوچۆ تایبەت بۆ شوێنانەی کە چاڵیان تێکەوتووە شەش کەمکردنەوەی باج و ڕسومات و کامێرا لەسەر شۆفێرانی تەکسی بە تایبەتی دابینکردنی شوێنی تایبەت بە وەستانی تەکسی لە ناو بازار و شوێنە گشتیەکاندا سەرکەوتوو بێت تێکۆشانی یەکگرتوانی شۆفێران و خەڵکی ناڕازی بۆ هێناندی مافەڕەوەکانیان دەستان خۆش بێت. بەڕێزان سوپاس بۆ لایەنانەی کە بروسکیان ئاراستە کردوین دەستەی بەڕێوەبەرایەتی ڕێکخراوی ڕۆشنبیری کرێکارانی کۆچبەر ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران کۆمەڵەی شۆڕەژێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان حیزبی شوێی کوردستان سپاس بۆ ئامادەبوونی ئێوە سپاس بۆ ڕاگەیاندنکاران سپاس بۆ هێزە ئەمنیەکان پۆلیسی چالاکە مەدەنیەکان هاوکاری پۆلیسی هاتوچۆ جاریشی دیکە سپاس بۆ ئێوە بە سرودی ئەنتەرناسیۆنال کۆتایی بە مەراسیمەکە هێنی.
سڵاو و ڕێز خۆتان بناسن و پێمان بێژن کە گرنگی ئەم ڕۆژە چیەوە داخوازی کرێکاران لەم ڕۆژە بێ چی بێت. سڵاو لە جەنابتان، سڵاو لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە. من میێرەبان وەکو کەسێکی ئازادی خواز و چالاکوان لەو ڕێپیانەیە بەژاریم کردووە. منەڵێم ئەبێت چینی کرێکار بە هەر هەموو دەنگێک بەژن و بە پیاوە بێتە سەر جادە و بێتە سەر دەنگ لە ئاسی ئەو نابەرابەران بەرەمبری بەرامبەر چینی کرێکار دەکرێت کە هیچ حەقێکی ژیانیان نییە. وا کا سەرمایه‌داری هەناسەشت لێ ببڕێت، یعنی ناهێڵە هەناسە بێت لەبەرەوەی کە ئەو مەجای ئەوە دروست دەکات کە بەوەی بێتە سەر خەت کە ناهێڵێ کرێکاران بیر لە ژیانێکی ڕۆت باشتر بکەنەوە بۆ خۆیان. بۆ نمونە شەڕیان بۆ دروست دەکات، شەڕ دروستکردنەکان لە هەموو جیهاندا دەستی سەرمایه‌داریەکەوە دەکات شەڕ دروست بێ، شەڕ بە نوێنەرایەتی ئەمریکا و زلهێزەکان دەکەن کە هەر کرێکارانیش دەبن بە خۆراشی ئەو جەنگە بەداخەوە بێتە ماڵوێرانکەری چینی کرێکار بە ماڵ و منداڵ و بەهبووس شێکیانەوە. داخوازیەکانم یەک دەنگی چینی کرێکارە لە هەموو ئاسی نابەرابەریە کە بەرامبەر ژنان دەکرێت و بەرامبەر پیاوانی کرێکارش دەکرێت، فەرق ناکات لەواندا کرێکار ژن بێ پیاو بێ. داخوازی من یەکگرتنیانە دژی ئەو نەعەدالەتی بەرامبەر پیاوان و ژنانی کرێکار دەکرێت. زۆر سپاس بۆی جەنابتان، سپاس بەخێر بێن سەر چاوان. بەڕێزگیان پێتان وایە گرنگی ئەم ڕۆژە چیەوە کرێکارانە بێ داخوازیەکانیان چی بن؟ وڵا گرنگی ئەم ڕۆژە لەوایە کە کرێکاران خەباتەکەن دژی ئەو شەوسانەوە وستەمەی کە لە سەریانە دژی ئەو نایەکسانی بەرامبەریانەکرێ لە هەموو ڕێکەوە بڵێن نظامی سەرمایه‌داری کرێکارانی خسۆتە ژێر فشارێکی گەورە و قورسەوە ژێر شەوسانەوەیەکی زۆرەوە. کرێکاران لەم ڕۆژەیە تەلبەت نەک لە کوردستان و عێراق لە هەموو دنیاە کردویانە بە ڕۆژێکی سمبولیک دژ بە و ستەم و شەوسانەوەی کە لە سەریانە و لەم بارەیەوە هەر ساڵە بە جۆرێک داخوازیەکانی خۆیان گەڵاڵەکەن و دایڕێژن کە دەربڕی ئەو دۆخەیە کە ئێستا کرێکارانی تیاژین. و لەم ساڵیشە بەشێکی سەرەکی داخوازیەکان لەوە کورتە بێتەوە کە لە کاتی خۆیان ئەو کرێ و موچانەی کە کرێکاران هەیەە بدرێ بەبێ کەم و بەپێ زیاد و هەروەها ئەو بێکاری کە ڕووی لە مەسەلەن بەشێکی فراوانی لاوان کردووە ئەو بێکاریە بە جۆرە یا بە شێوەی دامەزراندن یا بە شێوەی بیمەی بێکاری چارەسەر بکرێ. پێم وابێ ئەو دوو داخوازیە سەرەکیە داخوازی سەرەکی ئەمڕۆیەوە زۆربەی زۆری مەسەر کرێکارانی عێراق و کوردستانیش بڵێن بە تایبەتی کوردستان لەم بارەیەوە کۆکن کە ئەبدووە داخوازی سەرەکیەکانی ئەوانە. زۆر سپاس. سڵاو پێمان بێژن کە گرنگی یەکی ئەیار چییە و داخوازی کرێکاران لەم ڕۆژەدا بێ چی بێت؟ سەر چاوان دەستان خۆش گرنگی یەکی ئایار بخۆی ڕۆژێکە کە لە هەموو وڵاتانی جیهاندا کرێکاران سەر شەقامەکان دەگرن ڕق و با بڵێن ناڕزایەتی خۆیان بەرامبەر سیستەمی سەرمایه‌داری ئەرژن. ئەو سیستەمەی کە بێکاری، ئەو سیستەمەی کە قاتوقڕی، ئەو سیستەمەی کە شەڕ و وێرانکاری، ئەو سیستەمەی کە گرانی، ئەو سیستەمەی کە کۆمەڵێ بەڵاو کۆمەڵێک نەهامەتی بەسەر چینی کرێکار و خەڵکێکی زەحمەتکێشە سەپاندووە. من پێم وایە نەک هەر بۆ چینی کرێکار ئەم ڕۆژە پیرۆزە و ئەم ڕۆژە ڕۆژی هاوپشتیە، بەڵکو بۆ هەموو زەحمەتکێشان هەموو ئازادی خوازان ڕۆژێکی پیرۆزە بۆ هاوپشتی یەکتری، بۆ یەکڕیزی، بۆ دژایەتی سەرمایه‌دار بەتایبەتی لە عێراق و کوردستان و بگرە لە وڵاتانی تریشە لە ئێران و لە تورکیا و لە دەوروبەریشە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەگشتی ئەم ڕۆژە گرنگی زۆر زیاتر پەیاکە چونکە وێڕای با بڵین ئەو ناڕەحەتیانەی کە سەرمایه‌داری وەکو بێکاری وەکو گرانی وەکو هەموو نەهامەتیەکان سەپاندوێتی بەسەرەوە بگرە کوشتن و بڕینیش شەڕ و شۆڕیش سەرکوتی ئازادیش کۆمەڵە نەهامەتی زیاد و سەرباریش بەسەر خەڵکە سەپاوە. لەبەرەوە ئەم ڕۆژە پێویستە یادەکەی زۆر گەرم و گورتر لە جاران بکرێتەوە. من بەداخەوم ئێمە ساڵ بە ساڵ داواکاریەکانمان زیاترە بێ، ساڵ بە ساڵ نەها
بەهامەتی زیاترە بێ بەداخەوەش سیستەمی سەرمایەداری نەک پاشەکشە ناکات بۆ با بڵین دانی ئەو دەستکەوتانە بەڵکو درتر ئەبێ بەڵکو تەماعکارترە بێ بەڵکو چاوچنۆکترە بێ و زیاتریش بۆ سفرەی خەڵک دەزڕاکێشە و چنگوپەلی ڕاکێشە لەبەرەوە تا خەبات جەسووتر بێ یەکگرتوتر بێ هوشیارانەتر بێ بە بەرنامەتر بێ ئەو کاتە دەستکەوتی زیاترە بێ. زۆر سپاس. سپاس بۆ تۆ شەربژی سەلام. گرنگی یەکی یار چیە و داخوازیەکان لەم ڕۆژە بچی بن؟ گرنگی یەکی یار من سەرەتا پیرۆزبایی زژنی کرێکاران و ناڕەزایەتی کرێکاران لە سەرجەم کرێکاران و هاوچینەکان مەکەم. دیارە من خۆم با بناسم مۆکسکرێ ڕێکخراوی کرێکارانی بیناسازی لە کوردستان کە کاکەنمای لایەوەش هەم نوێنەری ڕێکخراوانی کرێکارانی دەرەوەی لێرانوانەیە لەو ڕێکخراوەیە ئەندامە و ئەندامی دەستەی کارجێڕیەکەیەتی. من سەرەتا زۆر سپاسان دەکەم دەست خۆشتان لێکم. دیارە یەکی ئایار ڕۆژی ئەتراز و ڕۆژی ناڕەزایەتی چینی کرێکارانە من تەمەنایەکەم کرێکارانی سەرجەم جیهان بە تایبەتی کرێکارانی کوردستان ئەگە بتوانین بە ڕێکخراوبوون هەموو شتەکان مسۆگەرەکەین ئەگە بتوانین ڕێکخراوبوونێکی سەرتاسەری کرێکاران لە چوار پارچەی کوردستان لە هەموو جیهانە خۆمان ڕێک بخەین هەموو داخۆزیەکانمان لێدەدی ڕێکخراوی کرێکاران تێکۆشێ بۆ نەمانی نەعەدالەتی نەمانی سیستەمی سەرمایەداری ئەمانەی سیستەمی سەرمایەداری بەجارێ قەڵپی کەینەوانێ خۆشگوزەرانی بۆ تاک بە تاکی ئینسانەکان ئینسانی ڕەشڕوود بین نەکایەوە. دەستە خۆش بێ زۆر سپاس پێرۆزە یەکیەیە. بژی زۆر سپاسەکە من هەر لێرە شۆ سەری ڕێز و نوازش ئیمڕۆ دیارە ڕۆژی قوربانیانی کارە سەری ڕێز و نوازش بۆ سەرجەم گیان بەختبووانی کرێکاران کە لە شوێنی کارەکانیانە کەوتونە دەخوار و گیانیان لە دەزاو بۆ بژێوی ژیان و بۆ تیکەیەنان من لێرە و سەری ڕێز و نوازش بۆ گیان لە دەزانی کرێکاران و بۆ خانەوادەکانیان داهێنین. زۆر سپاس کەم زۆر سپاسانەکەم. زۆر سپاس بۆیەوە. سپاس. تکایە خۆتان بناسێنن گرنگی ئەم ڕۆژە چیەوە داخوازی کرێکارانە بێ لەم ڕۆژە چی بێت؟ من بەختیار مستەفا سۆڕایەکی کۆمەڵگەی مەدەنی و بەرپرسی ڕاگەاندن لە حیزبی زەحمەتشانی کوردستانم. بەخێربێن سەرچاوان بێگومان ئەم ڕۆژێکی گرنگە لە مێژووی خەباتی چینایەتی بە تایبەتیش بۆ کرێکاران کە ئەمڕۆ ڕۆژی سەلامەتی کارە هەوکات ڕۆژێکە نزیکە لە ڕۆژی یەکی ئایار کە ڕۆژی خەباتی کرێکارانی جیهانە. ئێمە لەم ڕۆژە لەبەرەوەی کە ڕۆژانی داهاتوە بێتە ڕۆژێکی پشوو و ڕۆژانی جەژنی بەسەردادی لەوانەیە خەڵک ناتوانێت بۆ ئاسانیە کۆ ببێتەوە. ئێمە مەراسیمی ڕۆژی یەکی ئایارمان پێشخست لەم ڕۆژە سەری ڕێز و نەوازش دانەوێنین بۆ سەرجەم ئەوانەی کە لە پێناوی خەباتی چینایەتە گیانی خۆیان بەخت کردووە و هاوکات ئێمە داواکەین کە چینی کرێکار و هاو خەباتەکانمان یەک ریز و یەک چین و یەک دەست بین بۆ بەرەنگاربوونەوەی سیستمی سەرمایەداری کە بە هەموو توانەکانی خۆی هەوڵەدا لە پێناوی سڕینەوەی بەهامرۆیەکان و هەوڵەدا بۆ ئەوەی کە سیستمی سەرمایەداری زاڵکە بەسەر کۆمەلگای بەشەریەتە کە ئەمە شتێکی ناڕەوایە و نایەکسانی ئینسانەکانی لێکەوێتەوە و بە هەموو توانەکانی خوانەوە هەوڵەدەن بۆ ئەوەی کە کەرتی خوێندن کەرتی کارەبا ئاو سوتەمەنی پێداوی سەرەتایەکانی مرۆڤ نەخۆشخانەکان هەمووی بکەنە کەرتی سەرمایەداری و چینێکی دیاریکراوە یان کۆمەڵە خەڵکانێک لەسەر شانی هەموو خەڵکی زەحمەتکێشی گۆی زەوی دەوڵەمەند ببن و کاڵەکەی سەرمایەکانیان بکەن. ئێمە لەم ڕۆژەدا داوای یەک کاڵوێستی چینی کرێکارانەکەین و داواکەین کە لە کوردستان حکومەتی هەرێم بەخۆی دابچێتەوە و ئەو بارەگرانی کە لەسەر کرێکاران دروزووە بە تایبەتیش بە هۆکاری ئەوەی کە بڵاوبوونەوەی نەخۆشی پەتای کۆڕۆنا و لە هاوکاتیش دروستبوونی شەڕێکی تری سەرمایەداری کە شەڕی ئۆکرانیایە و ئێستا جەنجێکی کاولکاری لە جیانە بەڕێوەیە و خەڵکێکی زۆر لە ژێر هێڵی هەژاریەژی و نرخی کاڵا نرخی خۆراکەکان لە سەراپای جیهاندا بەرز بۆتەوە. ئێمە داواکارین کە لە سەراپای جیهان جەنگ کۆتایی پێبێ و داواکارین هاوکات کە کارکرێ بۆ بەدیهێنانی دەستکەوتەکانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش و بەژمێنەتی کوردستان بە تایبەتی و سەراپای جیهان و بیمەی بێکاری و بیمەی تەندروستی و سەلامەتی شوێنی کارەکانیان پارێزراو بێ سەر چاوەڕمان. زۆر سپاس بۆی بەخێر بێ.